وەختتان وەخێر خەڵکە کوردەوار ئومیدوارم کە لە هەر کوێهەن ساق و سەلامەت بن. ئاخێزیان بزانن کە دەوڵەتە ئێرانی دوای شکستە گەورەیە کە لەلایەن ئاخێزە کوردەوارە سربەخۆ و ئاخێزە کوردان لە جێبەجێکردن انقلابە شەبیه سازی شدەی ئەنلاینیە خۆی خواردی خەریکە چنینە نەمایشاتە ترێکە. بۆ خاتری ئەوەی کە ئێمە لەم دنیای ماتریکسی و وەحمە بینە دەرۆ و ئەساسە حرەکەتمان ئەساسێکی دروستی ئەقلانی وێت و نەحوەی ڕوبەڕووبوونەوەمان لەگەڵە ئەنچێ کە پێی ئێژن دەسەڵات دروست وێت، ئێمە مەسادیقێک کە ئەحیانەن ئەو جە قودرەت نەماویشە ئەیادیە خەرجکریاگە دەوڵەتە ئێرانی وێت بەرجەستەکەین و تا بزانین دەوڵەتە ئێرانی نظامە سوڵتەیە جەهانی چۆن توانی گێسی بە سەقەتکردن ئەقڵە گشتیە ئێمە مەبنای ڕەفتاریە ئێمە بگۆڕێت، خویە ئێمە بگۆڕێت و نەتایجە خۆی لێ حاصل بکات. هەرێستەکە من لەگەڵ ئێوە قسەکەم سێ حزب نۆکەرە بەرساختی دەوڵەتە ئێرانی لە ساختمانە پارلەمانە ئوروپا دانیشتگن. قبل زەمەی بڕۆمەناوە ئەمە پندێکی پێشینیان هەز ئێژێ ئەوەی فرە بگەڕێ یا کۆڵ تێریتۆ یا زۆڵ تێریتۆ. بۆ سەر و بەندێک خوێندنەوەی کتێب ئەرزش بوو، بەهایەکی گەورە بوو و پێیان وابوو کە کەسێک چون سەوادە ئەلفابەتی نییە بتوانێ خەت بخوێنێتۆ تا تەجروبیاتە ئینسانگەلێکی تر یەکشەوە بێتە ناوە گیرفانی ئینسانە بێسەوادێکە دەلیلی تەجروبە بوو. بزانن ئینسانێ لە تەمەنێکی مەحدودی خۆیان 50 ساڵ و 60 ساڵ و 70 ساڵ ئەتوانێت کۆمەڵێ تەجروبەی مەحدود لە حەدە خۆی و منتەقەی خۆی و کۆمیونیتی ئینسانی خۆی بکات، یا لە ڕێگەی چیرۆگەل و داستانگەلێکا کە لە حافزەی شەفاهیە مردم جێبەجێ ئەکرێ. وەختی تو کتێبێکە خوێنی تۆ خەریکی حاصڵە تەجروبەیە سەدەن ساڵەیە نەحلەیە جەریانێک چەند ساعەتە ئەخوێنیت و فێریەوی. یەکێک لەو مسالانەی کە من بەحسم کرد وجود شخصێک بوو لە ئینقلابە ئەمریکا عەلەیهە دەوڵەتە ئستعمارگەرە بریتانیا بەناوە تۆماس پەین. تۆماس پەین کتێبێکی نووسا تەحتە ناوە کامن سنس، یعنی عەقڵە سەلیم. عەقڵە سەلیم چییە؟ عەقڵە سەلیم یعنی چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە و هەڵسوکەوتکردنە ئینسانگەلە کۆمەڵگایەک بەرامبەر بە ئوموراتە عادی ڕۆژانەیان. چۆن بیرەکەن و چۆن کاسبیەکەن، خەتەر لە چیا ئەوێنن، چی تەهدیدە، چی فرسەتە، چۆن هەڵسوکەوت بکەن معتەبرن، چۆن هەڵسوکەوت نەکەن نامعتەبرن. ئەمە عەقڵە سەلیمە. ئاغای تۆماس پەین پەی برد کە دەوڵەت بریتانیا لە ڕێگەی دام و دەستگاکانە خۆی وە لە ناو زەهنە مردمە ئەمریکا سەقەتیەکی دروست کردگە کە ئەم مردمە ئەمریکا بەرامبەر بە دەوڵەتە بریتانیا هەڵناچێ. پێی وایە کە دەوڵەتە بریتانیا سەرزەمینە دایکیە و ئێشێ بەرامبەر بە وڵاتە دایکی وەفایان بوێت. بۆیە تۆماس پەین وتی دایکێ کە مناڵەکەی خۆی ئەشکەنجە ئەکا، تێی هەڵەدات، داخیەکە، برسی ئەکا، لە میرات بەری ئەکا، دایک نییە بەڵکو فاحشەیەکە ئێشێ تێی هەڵدەی. مثالەدە هەر بەم ڕاحەتیە، هەر بەم ئستدلالە، ئەو ئستدلالەی کە بوو بە مەبنای ئەوەی کە مردمە ئەمریکا لە بەرامبەر دەوڵەتە بریتانیا تەکان نەخوا تەکان بخوا. کتاوە عەقڵە سەلیمە ئاغایە تۆماس پەین ملیۆنها جلد فرۆشی کرد و توانی ڕکەبەرایەتی بکاتە کە کتاوە مقدسە مەسیحیانە. من وەخت خۆی بڕێ ئەحکامم دابوو، من وتم
ئەها نەمایش ئەدەن حیزبەکان گەرەکیانەتەکە یەکتریان متحد بوون، ئەندامەکانیان هەڵەخەنە و نەمایش ئەدەن. من وتم 1 ملیۆن کاوڕ یەک بگری چارە گورگێک ناکە. من وتم ئەرتشن ناتۆ بیتە دەسە ئەحزابە بەرساختی کوردی فاسدی ئەکا. جا بۆ خاتری ئەمەی کە ئەم حکومەی کەدام بە قەتعیەت و بیسەپێنم و باسی بکەم مەسادیقی تێرمەوە بزانن. تۆ ئەگەر کارێک قەستە خۆتوێت خۆتە دروست کردوێت، هەر هەڵس و کەوتێک ئەەکەی لە ڕاستای بتەوکردنە دەسەڵاتە خۆت، گەورەکردنە خۆت، جێپێدانانە خۆت و بەردەوامکردنە خۆت هەڵس و کەوتەکەی. بەڵام وەختێک تۆ خۆت نەویت بۆ کەسێکی تر کار بکەی، ئەوەی ئێژیتی، ئەوەی هەڵس و کەوتی لەسەر ئەەکەی، ئەوەی بەرامبەر بە خەڵکی ئەینوێنی، نەک لە بەرژەوەندیە خەڵک نییە، نەک لە بەرژەوەندیە خۆتیش نییە، بەڵکو لە بەرژەوەندیە کەسێکە کە تۆی مەئمور کردگە بۆ سەپاندنە بەرژەوەندیەکانە ئەو نان بخۆیت. بزانن من ئێستا لە ناوە ماشینەکەمە ڕوو بە ئێوە قسە ئەەکەم، بەڵام ساحێبە ئیدەم، تئۆریسیێنم، ئستراتیژیستم، خۆم بە ژنراڵە مەیدانە شەڕەزانم، توانیگمە فەزای فکریە جامعەیە خۆم بگۆڕم، توانیگمە خووی ئینسانەکان بگۆڕم، تەنانەت لە ژیانە ڕۆژمەڕەی خۆیانە بەرامبەر بە خۆشەویستیان، شوویان، ژنیان، بەرامبەر بە دەرس خوێندنیان، کارکردنیان، چۆنیەتی هەڵس و کەوتیان بیگۆڕم. توانیگمە مەفاهیم و مستەڵەحات جدید بێرم، نگاهێکی تر بێرم، زاویەیەکی دیدی تر بە خەڵکی بدەم. و لە هەمان کاتە بە سەدان یارە قەستمەندە متعین بووگە کوردی دروستکەم لە تەنیشتە من و لای شانەکانم نابوێسن. ئەمە بە من ئەو دەسەڵاتە ئەدات. هەر کەسێ لەم سەرزەمینە گەرەکیە تەڕاتێن بکات، ئێشێ لە سەددە ئێمە تێپەڕێ دەنا ڕووی ئارامش، ڕووی هێمنی و ڕووی ڕاحەتی نابینێت، نەخۆی ئەی بینێت، نە تێڵین ساختارەکەی بیبینێت. پێویستیش ناکات پەیمانە حەیدەریستە بڕواتە بەرە وێستمینستەر لە بەرە پارلەمانە ئوروپا، 1000 پۆند بخاتە قولەمشت دانەیە سیکیوریتی و 2 نەفەر ئابدارچیە ناوە پارلەمان و ئەحمەقێکی نەمایەندەیە لانکەشایر گیربێری بیخاتە لای خۆی و دای بنێ ئەم نەمایشە بکا. یعنی پەیمانە حەیدەری تەوەسوتە حکوومەتە بریتانیا بە ڕەسمیەت ناسریاگە خەڵکی کوردەوار ئاگاتان لێوێ پەیمانە حەیدەری بە هەواپەیمای کۆنکۆرد و جتە خوسوسی ئاغایە چارلز سەوەم تێتەوە بە ملە ئێوە حکوومەتەکە. مشتێ نانم مفتخوەرە ئەقلیمە کوردستان لەگەڵ پێشاکە بەرساختەیە سپای پاسداران ڕوویگنە ساختمانە پارلەمان. ئەوەڵەن خەڵکی نەبا بزانن پارلەمان کاری نەزارەتە بەر دەوڵەتە. دەوڵەت غەیرە قانونی عمل نەکات، دەوڵەت بەرخەلافە قانون ئەساسی عمل نەکات، بەرخەلافە منافع ملی عمل نەکات، تا بتوانێت ئەنچێ کە مەبنای دانانە ئەم دەوڵەتە بووگە دروست بواتەڕێوە. پارلەمان هیچ نەهادێکی ئیجرایی نییە، نەهادە ئیجرایی دەوڵەتە. پس ئەگەر بڕیارێک بدرێت ئێشی لەلایەنە دەوڵەت و بڕیار بدرێت و ئەگەر مستەلزمە تەئیدە پارلەمانە پارلەمان مۆریکە. تۆ بەر لەوەی بگەیتە پارلەمانە ئوروپا یا ئەمریکا ئێشێ بەر لەوە وەزنێکی عەجیب و غەریبت بوێت لە ناو جامعەی خۆتە،
کە تەوانە حرەکەتت بێت کە بتوانێت هەم سەرنجە ئەوان ڕابکێشێت کە ئەحیانەن تەکەتوە هاوکاری بکەن ئیمکاناتت پێبن ئەحیانەن بیر بکەنەوە لەسەر ئەوەی کە لە ئێرانە تەکە کێ کارکەن تەکە دەوڵەتە مەوجود یا تەکە پۆتەنسیەڵە بالقوەیە کە خەریکە بالفعل ئەوێت و ئایندەی ئێران وا لە دەستیە تۆ ئەم نەمایشە بوو ئەەکەی وەختی قاڵاوێکە تەکانیە وەختی هیچ عمق ئیجتیماعیەکە نییە ئەم نەمایشە بوو ئەەکەی چون هیچ کارێکی تر ناتوانی بکەی تۆ قەرارە مردم غەیب بکەی مردم دیار نەون چون تۆ احتیاجە بە مردم نییە تۆ پوڵت دەوڵەتە ئێرانەیدا بنکەت دەوڵەتە ئێران ئەیدا کارت ئەمەسە نەمایش بەی تا هیچ مردمێک قەستێ پەیانەکات ڕەوایەتێ لە خۆی نەکات خۆی دەرنەخات چون ئەگەر بوێ بەهێز نەتۆ نە دەوڵەتە ئێرانی قوڵناکە بەسەر خۆیوە پس ئەمەشی کە مشتی گوێرەکە لە پارلەمانە ئوروپا دانیشتگەن هیچێک نییە بێجگە لە نەمایش دەوڵەتە ئێرانی هیچ غەڵەتێکیش ناکەن هیچ گوویەکیشیان پێ ناخورێت جا ئێستا لەوێ دانیشن هەر نەمایش حەپ بکەن وەکو نەمایشاتە پێشوو هاتن و گرتیان و باوکڕ و چ دوو کەڵێکە و ژن هات کەسە دەر و ژن ئەقیژێنێت و قنگ هەڵەتەکێنێت و عەلیە خامنەی لە پاستۆر دەرچوو ئێمەش کەس نام عەلیە خامنەی و ئێوە هاورد و ئێستا کەوتگنە حەپە جا بۆ خاتری ئەوەی لەم قسانە تێبگەین تەبیعەتەن پڕۆپاگاندایە ئەم ئەحزاب و ئەندامە ئەحزاب و توولەی دەوڵەتە ئێران و شیعەیە کەلبە حوسێن و نامتعلق بەم سەرزەمینە کەعبەی ئاماڵە ئینسانە غەربیە من بارها وتگمە ئەمانە ئەگەر گەرەکیان وێ ئەم تڕەهاتەی کە وە زوانگە لە ئێمە ئێژنی بیکەنەوە هەر زوانێکی ئوروپایی کاورای ئوروپایی جووسکەیان بۆ ئەوات متحیر ئەوێ لە میزانە کەریەتی ئەم ئینسانە بێشەخسیەتی ئەم ئینسانە بێپرینسیپی ئەم ئینسانە ئای ناسر ڕەزازی چووە بەرنامەیە بە عیبارەتە دیگەرە ئاغای عنایەت فانی لەوێ ئەیوت من مثل ناسر ڕەزازی عنایەت فانی لەبەری خۆی وەوتی هەی دێخۆ من ناسر ڕەزازی نییە ئەمە مثل ناسر ڕەزازیە دێخۆ من وتویان ناسر ڕەزازیم داوەت کردە ئەمە مثل ناسر ڕەزازیە بزانە ئەنچی کە کریاگە بە سەر ئادرس تەبلیغاتیان بۆکەن پڕۆپاگاندایان بۆکەن کە گیریان بدەن مشتێ ئینسانە وجود سەخیفە تۆهی لە مەقامە ئینسانیەتە فاقدە هەر قەستێ متعالیەکن کە تەمامیەتە کاریان ئەمەسە ئەو لوقمەنانە کە لە پەسە جنایەتە ئایکێشنە دەرۆ لە لەتەیە حەیزە ناوگەڵانە لە شفرۆشەکانە وڵاتە ئێمەی کێشنە دەرۆ بۆیان بخورێت بزانە گویا عەبدوڵای موحتەدی بە لەزەتێک و ئەم مساحبەیە خۆیت لە بەرنامەی هەرتاڵکە دانیاگە یعنی کارە مهمێکی کردگە کە بە زوانە ئینگلیسی قسە ئەکات و فرە مهمە کە چووگەسە بەرنامەی هەرتاڵک بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین تا بفەهمین کاورای ئینگلیسی چۆن ئەم ئاغا تڕۆەکە و چۆن ئەم ئاغا لە نەمایشێکە کە لەو بەرنامەدای لە بەردەنگە ئینگلیسی زوانە ئەگەر کەسێک ئەهەمیەتی دابێ بۆ بەرنامە دیوێتی چ ئینسانە سەخیفێ هاتە بەری چاوی بۆیە تۆ بە عنوانە کورد مەرغوبیەتە نییە سووک تەماشا ئەکەن وا لە بیرتانە نادیا مراد چوو بووە لای دۆناڵد ترامپ وتی من جایزەی سۆڵحم گرتگە وتی لەبەر چی وتی لەبەرەوەی تەجاوزم پێکریاگە دۆناڵد ترامپ تەماشایەکی وتی های تەجاوزە پێکریاگە چۆن جایزەی سۆڵحیەوە تۆ داگە هەرکە تەجاوزی پێ بکەن جایزەی سۆڵحی پێدەن ئەمە نەمایشە مشتێ ئەحمەقە ناو پارلەمانە ئەوروپاس تۆ بنوە ئەم پەخمە
لساختمان پارلمان اروپا پخمه گرکت کوێ بگری وەم پەخمە لە ساختمانە پارلەمانە ئوروپا ئیستا خەڵکە سنە یەکدەنگ تێتە پشتتەوە واقعاً ئەمانەونە نیرو بۆ تۆ دنیا وا ئەگۆڕێت ئاغاگیان ئێوە مشتی ڕەماڵن مشتی جادوگەرن یا مشتی ئینسانە ئەمڕۆژین کە لەسەرە تەحوڵاتە مادیە قسە ئەکەن بەهێز و بە نیروی مادی قسە ئەکەن ئێوە بە لەشکرە مەلایکە ئێعتقادتان هەست ئێوە ئەجنە ئەحزارەکەن مثلەن چییە چووکی لە ساختمانە ئەوروپا دانیشکی توڕەهات قسای شەشمەنی پەنج قەرانەکەی بۆ خاترەوەی بفەهمی ئەمڕۆ چەنی ئەحمەقوگی دوێکە لە بەرنامەی هەرتاڵ کە کاورای ئینگلیسی یەخەوە عەبەی موحتەدی ئەگرێت تا بزانی وەختی کاورای ئوروپایی تەماشاکە چ کەرێگات ئەنوێنی لەبەرچاویە چ کەرێک بۆ ئێوە زاتانیەوە حیج زوانێکی تر قسە بکەن وەم زوانە ئەحمەقانەی وا دروستان کردگە بەم خەڵکە نەوێت و حیج زوانێکی تر قسە ناکەن اوكي بابرين سراغ عبد الله محتدي and it was a resounding victory because after that, on the 19th, it was a general strike called the day after, on the 17th, there was a funeral in her hometown of Saqqez in the province of Kurdistan. There are 4 Kurdish Abdullah Muhtadi, welcome to Hard Talk. Thank you for having me. It's a great pleasure to have you on the show. I began by referring there to the tragic death of Mahsa Amini. Would you say that her death last September in custody inside Iran has changed the political... Okay. اجي بخير بي عبد الله مهتدي بو برنامج هارد تالك يا شو هارد تالك. ايوه اجن مرگ محسا امینی ل دەست بەسەرکردنیا یعنی لە بازداشتگاها باعث بوو کە داینامیکە سیاست لە ئێرانە بگۆڕێت کابرا لە عەبدوڵای موحتەدیە پرسێ ئێژێ ئێوە وا ئیدعاکەن دروسە مەرگە مەحسای ئەمینی بوو بە باعثە ئینقلابە ژنجیان ئازادی dynamic inside Iran. It has, because on the 16th of September. خب عەبدوڵای موحتەدی سە جواوە داتۆ بەڵێ وابوو مەرگە مەحسای ئەمینی باعثە ئەم تەغییراتە بووگە. اوكي ئیسە تەوزیح هەدا بزانە تەمامە تەلاش عەبدوڵای موحتەدی هەرتاڵ بۆ ئەمی بان کردگە وا بێژریاگە کە ئەمە ئینقلابێک وگە کە کورد کردگێسی چونکە نیشکێکی کورد مردگە کورد ئاغازگەرە ئەم ئینقلابە بووگە ئینقلاب ئاخێزگەکەی کوردستانە بۆیە ئەم ئاغا هاتگە دەم چەرمگێکی مردمە کورد بێری کە لە تەحوڵاتە ئەوڵیە قسە بکات چون ئیستا ئەم شارەزاس و خەڵک شارەزانیە خۆ ئەم شارەزاس بۆیە نڕگە فوادە پاشایی بانکات حەمڕزای پەهلەوی بانکات هاتکە ئیدعای دەرمەوردە ئەوەی کە ئەمە ئینقلابە ئاخێزگەی کوردیە و کوردەکان ئینقلابیان کردگە پشڕاسی کاتۆ عەبدوڵای موحتەدیش خەریکە تەوزیح هەدات. She was declared dead in the hospital. The day after, on the 17th, there was a funeral in her hometown. عەبدوڵای موحتەدی ێژێ ڕۆژە 16 لە بیمارستانە ئێلامیان کرد کە خانمە مەحسا ئەمینی مردگە ڕۆژە 17 لە مەراسمە تەشیع جەنازەیانە لە شارەکەی خۆیانە کە سەقز بێت تەظاهوراتێکی خودجوشی متەداوم دەستی پێ کرد. Of Saqqez in the province of Kurdistan. There are 4 Kurdish provinces in Iran, and it was a spontaneous protest movement erupted in Saqqez, her hometown, and it soon spread to Sanandaj, the capital city of that province. And 2 days after that, بەزووی تەشەنەی سەنبەرە و سنە مرکزە ئوستانە کوردستان و دوای ئەوە 2 ڕۆژ دوای ئەوە on the 19th,
It was a general strike called by Cooperation Center. 19 لروج 19 دو روج دوای ئەوە بە دەرخاستە مرکز همکاریە ئەحزاب کوردستانە ئێران تەمامە مناطق کوردیە ئێران چووە ناوە مانگرتنە گشتی. عەبدوڵای موحتەدی خەریکە قسانەکە. Of Kurdish political parties, which was fully observed, and after that they called for peaceful evening demonstrations, and it. بەڵێ دوای ئەویشە دوای ئەم مانگرتنە گشتیشە بان کریا بۆ تەزاهوراتێکی ئاشتی خوازانەی ئێوارانە لەلایەنە خەڵکو. Was a resounding victory because in dozens of cities in all 4 Kurdish provinces there was huge. ئەمە گەورەیەکی سەرکەوتنێکی گەورەی نوان بە خاطرەوەی لە 12 شارە لە تەمامە ئوستانەکانە کوردستانە ئەم خەڵکە ئەم تەزاوراتی کرد. Demonstrations that soon spread to all of Iran. Well, that is exactly what I want. کە بە زووی تەشەنەی سند بۆ تەمامە ئێران. کاورایش ئێژێ ئەوە دەقیقەن شتێکە کە من گەرەکمە بێژمی. To pick up with you. So your contention is that it's very important to understand that the immediate response, the immediate public protest. ئێوە گەرەکتانە تەکید بکەن لەسەر ئەمەیکە سەریعترین واکنش و سەریعترین تەزاهورات و ئێعترازات بەرامبەر بە مەرگە مەحسای ئەمینی کوردەکان کردیگیانە. What happened to Mahsa, and we could also call her Jina, her Kurdish name. Yes. It was very much a Kurdish response. It was. کەواتە واکنش کوردی بوو. واکنش کوردی بوو. کاورای ئینگلیسی لەگرا یەخە ئەگرێەوە عەبدوڵای موحتەدی. ئۆکەی ئەمەیانە بان کردگە کە بێژن تەلاتۆماتە مانگهای گوزەشتە مەحسوڵە کوردەکان بوو. ئەم ئاغا گەرکی بزانێت چۆن مەحسوڵە کوردەکان بوو. اعتراف لدەما عەبدوڵای موحتەدی سێنە دیتان عەبدوڵای موحتەدی وتی سەقز و دوای سەقز شارەکانە تر و دوای تەزاهوراتە سەقز ئێعتساباتێک کە ئێمە فەراخانیماندا و دوای ئەوە تەزاهوراتە سکوتە ئێوارانەیە کە ئێمە فەراخانیماندا بوو بەهۆی تەشەنەسەندنە ئەمە لە سەراسەرە ئێرانە. کاوراش ئێژێ پەس ئیدعای ئێوە ئەمەسە کە بە زووترین کات بە مەرگە مەحسای ئەمینی کورد واکنشی نیشاندا. عەبدوڵای موحتەدیژی بەڵێ. We sparked the revolution or the movement. Many people still call it revolution because it's about the regime change, the toppling of the regime, not about reform. Anyway, we provided the main slogan, Jinjian Azadi, woman, life and freedom. And we all know that slogan. نام شتێکە مە پێژین ئینقلاب و خەڵک هەنووس پێژین ئینقلاب کە داوای ڕفۆرمی نەیەکرد شێواندن ڕژیم و نابودی ڕژیمی بوو وی یعنی کورد. ئێمە شعارەکەیشمان دا ژن ژیان ئازادی. خب ئەمەی تر تەواو بوو بە مڵکە کوردی. ئۆکەی. Surely the point of that slogan is that it was co-opted by the Persian language and that the mass demonstration. باڵێ کابرای ژێژێ کە وەلێ بعد مدەتە کەمێک ئەمە سەریعەن هەڵگەڕیاوە سەر زوانە فارسی. Across Iran, from Tehran to Isfahan to so many other cities, were chanting it in Persian, not in Kurdish. But it doesn't matter, of course. شعارەکەەوە فارسی دریا خۆ کوردی نەدریا. People chant in a language that they are familiar with, but the content was the same. We provided this main slogan, and we remained the stronghold of the revolution. We kept the momentum of the revolution for months. Well, you call it a revolution. The truth is, 8.5. ئەژێ کە تۆ هەنووس باسەکەی کە ئەمە ئینقلابە 8 مانگ و نیمە ئەگوزەرێت. Months on, there has been no revolution. Indeed, there has been no revolution. 8 مانگ و نیمە هیچ ئینقلابێک نییە. Protests are dying down on the streets of most Iranian towns and cities. That's the reality. اعتراضاتەکان مردگن لە ئەکسەریەتە شارەکانە ئێرانە. You were right. It has been died down. But everybody is thinks that this is just
a calm before a new wave of أما استدلال عبد الله مهتدي لأقل إيراني كردية دولة إيراني بو استئشي مخاطبة إنجليزي بم استدلال عبد الله مهتدي بروات الدواوة. everybody هرچی کس معتقده بو هرچی کس معتقد و اشتی خاصه یا دروسه اولا معلوم نیم هرچی کس که يجي كيس كش كسي معتقده اما آرامش بر لطوفانه جدا چون آرامش بر لطوفانه. خب ناتواني تبين نظري بكات كانقلاب بو اكريت تشتي قويتو هبينا انقلاب كيف فرمانا انقلاب ادات كي سازمان دهيكا ولا قش كسي باوري انا امسكه اما ارامش قبل استوفانه قش كسي غلطي كل قلتوها اما استدلاله. خب in Iran. Well, the Iranian regime doesn't think that. In fact, we've got senior officials كاورجو وداتو ولي رجيم ايران وافكرنا كاتو كأما ارامش قبل استوفانه saying that they believe that the number of hardcore protesters never rose beyond about 500,000. اوان باوري انا مسك شماري بجدار بوانا لم جورة اعتراضاته نقي قصب 5,000 نفر. البته 5,000 نفر رقمي كي برچاو بلام نبو جمعية 8 مليونية ايران كابرايشي. Now that's a very significant number, but if we remember that Iran's population is currently around 80 million, then it's not quite so great. And Hamid Reza Taraghi, an influential hardline supporter of the regime, he says, let's face it, most of the protesters were simply youths who were deceived through social media. That's the official position now. No, that's not true. خب آقای حمید رزان ازانم که وتکیسی اکثریتی بجدار بوان ام جیل 500,000 نفره جوانان و نوجوانانێک بوون کە لە ڕێگەی سوشیال میدیاوە هدایت کریاگن. عبدالله مهتدیجی وانیه. The social, economic and political reasons behind the عبدالله مهتدیجی social, economical and political reason behind مثلا يعني مسائل اجتماعي سياسي واقتصادي ولا بشت بردية ام اعتراضاته اقتصادي اجتماعي وسياسي. These protests are well known for the people who are that dissatisfied with the corruption, with mismanagement, high inflation rate, suppression, خلق ناراضية لمشكلات مديريتي، خلق ناراضية لمشكلات فساد، خلق ناراضية لآمار بان تورم يا جراني. Unbearable discrimination against women by imposing lifestyles to the young generation that they refuse to obey. So the reason وتبعيزات مر عليه الجنان والتحميل سليقيك لزندگي يا لايف ستايلك لزندگي كجوانان فرماني ليناون اما نبون با مبناي اعتراضات كردك. بزانه تو بو كابرايكي انجليسي وقتي اجي اما ماشينه كاوري انجليسي توقعك اما وسيليك كل النقطية اي تو اوات النقطية بي وكار كردني شي اواسا كيخيت الناو الدندو هدايتي للرقي فرمانك وقريت دسو حد اقل بتعريف متعارف كتولا ماشينه ست كاوري انجليسي فكرناك اما ماشينه وتو بأم ماشينه او هويجه قريت تو وقت اجي هاو سويشي ماشينك كاوري انجليسي ناروا 10 كيلو هويج بيري او هويج بقري انوي لساككي سوار بويت للندن وبروا بو كاونتري. اما فقد لمملكة ايماس كتو سويتش ماشين ايت الدس كسي كاورا قونية كالك اوات او كالك بقري ظاهرا واسع است آغاي كخريك مصاحبة كاتكم آغا بوچوغا عبد الله مهتدي هاورغا چون ادعا كرياغا آخيزغي اعتراضات ايران كردستان. عبد الله مهتدي چكارس رهبر حزبك كمنتسب بخلق كرده
اوكي كرد بو حزبي هاز مفهوم كرد نبرسيا نبشوين حقوق اقري كرد مسألة كيز بناو كرد هرچی حركت ايشي بكايشي لراستاي كرد ويد دا صلاتي ويد دا صلاة قشتي ويد خاكي ويد جغرافياي ويد هرچی كربتي بكرد بايا بكات كاورا انجليسي واتيقا بوي عبدالله مهتدي بان كردقا ورزا پهلوي بان نكردقا كاورا ايسا حيرتكا ايه چون اما انقلاب كردي خلق بو قرانيات كسدرو تبعيز بر عليه جنانات كسدرو ديما چه فرقي كيستك كاورا اسفانيا چه فرقي كيستك كاورا تارانيا ديما حقوق الشهروندية تواني بويتو زعف مديرية حاكميتية تواني بويتو استبدادك كبرد سر كولا قشت لهم مردمانا حاكم بوغا در بهترين حالات نبون الديمقراسي و شربر عليه ديسبوتيزم و ابسولوتيزم مطلق قرائي و استبداد ایتر اما حزب كردي وجيه كاورا انجليسي واتيقا سكاورا انجليسي حيرتكا اي باوركي من كرد ما وردو در مورد كرد بوم قصبكا كاورا باس قرانيكا. Well, all of those reasons you've just given are fascinating. Obviously, they would be aggressively disputed by the Tehran regime. But my interest is that those reasons for protests you've just outlined don't include going out on the streets demanding greater rights for the Kurdish. باورك ودلائلته هاورده بمن نشاني ندا ككساني كأرونا وخيابان هان بشوين خاص قل متعالية مردم كردو او دلائلك كتو هاورده كاورا انجليسي خليك الدرسيان بينا حي ام كركر كويس باوركي من كاورا بنغلاديشين بان نكرقا من كردن بان كرقا دعاكات تزاورات كردي كردقا يعني شون كاورا تزاورات كردي كردقا هات كسدروا بر عليه التبعيز بر عليه الجنان عجاب زعف مديريتي فساد إداري كاورا إنجليسي مغزي إيرور دايسته من بيتانا منوت أمانة وحرزواني قصب كان بيج قل زوانا سقطك يا خويان فارسي وي زوانا كدايكي كان ويد خلق الدنيا جوز كان بو أوا مسخرينك كاورا يسجيجبو إيه باورك اما حيش دليل كي تيانا بو كخاصتاي متعالي مردمي كي كرد كاتوي تخياباني تيابيت. People, maybe the Kurdishness of the origins of this protest movement, as you put it, have been lost. اوكي جي احتمالا كردستاني بون دلائل بنيادية كردستاني بون اعتراضات كردية جنبو انتو نايشتي يعني شي اتفاقي كود كمثلا احيانا خلق السنة سقزات كسر درو خلق التهران يهم اسماري كرد بردي وانا بيرتانا وتم قجروت مكان قنتكان مدانا مكار سباي فاز دارانا كاورا انجليسي اما يتب بارلمانية احمقيك نية كخليك للراستاي سياسة كان صرفا عملا كام كار حرفية روزنامة نقاري خويكا ايه باوركي من حيش دليلي كم ندي كرد اوكي تو حزب كردي كرد هات كسدرو كرد انقلابي كرده اشي كرد لقرا خاصة هاي متعالية كرد مترحكا خاصة هاي متعالية كرد شيه فساد اداري لبين شون التبعيز الجنسيتي تحميل لكردن اللايف ستايل بالنسل الجوان اما خاصة هاي كردة اي داوشي عجب بردمان عجب وغريبي كنم كردانة شو بردمان احبقي كن اما وسبيجي ارتشى ازادي بخش ايرلند طرفدار قيامي كرقا اصلاحي كرقا سدسو بخاطري ويلاي وزون كنوي دميت ارتشى ازادي بخش ايرلندي بوچيو اما انا سربازان جهانيان گركو خو ارتشى ازادي بخش ايرلندي نگركو متوجه بوي
کاورە ئینگلیزی حیرە دەکا. In fact, the Kurds came to this revolution hoping that while they are for a broader democracy in Iran, at the same time they're right. کورد هاتکەسە ناوە ئەم ئینقلابە بەم ئارەزووە کە بتوانێت دموکراسی بۆ ئێران بێری. ئای عەبدوڵای موحتەدی باوەڕ کە کاورە ئینگلیسی مەسخەرە دەکا. کورە تۆ لە ئەوەڵە وت و کورد دەمە قۆپان لە پێی ئەحمەق هات ئینقلابی کرد. کورد نەچوو کە سەقنە ئینقلابە ئێران هات کە سەقنە ئینقلابە کورد. چۆن کوردە ئەحمەق ئارەزووی ئەمەسە ئەگەر دموکراسی بێ لە ئێرانە حتمما حقوق کورد ڕعایەتەوی. کاول ئەم بریتانیا 500 ساڵە پارلەمانی هەست. ئەوائل قەرنە 20 ئەرتەشە ئازادی بەخشە ئیرلەند خەریک بوو ئەیدا لە بریتانیای دموکراتیک. باوکە لیبرالیزم چۆن دموکراسی لە خۆی وە حقوق کورد تێرید؟ وەڵا کورد ئومیدیان ئەمە بوو دموکراسی بێ. کورد ئومیدی ئەمە بوو، تۆ ئومیدت ئەمە بوو. تۆ ناتوانی تەبیینە نەزەری بکەی بێژی کی ئەم مردمە یاوردە خیابان. ئیستا کاورای ئینگلیسی بە سوعالێ لە تۆ دەریخست. بزانە کاورای ئینگلیسی خۆ جمێنە پێ نادات. خۆ پاڕە ئاجڕۆ لێ ناگرێ. بێ لەگرا کەیسە پەناهەندگی بە دانیشە قسە بکە. درۆی دنیا بۆ کاورای ئینگلیسی بکە. سوعالە لێکە وەکو تۆ ئەحمەقانە جواو بات و لە ئاخرەوە پێکەنین و ئێشێت باوەڕم پێت نەکرد درۆکەی. باوەڕەکەی من کاورایەکی کوردم بانکردێژیە من انقلابە کوردیە. بعد ئێژێ وەڵا لەسەر لایف ئستایڵە تەحمیلی بە جوانان و زعفە مدیریەت و بەحرانە تەوەڕم و ئەی من چ ڕەبتێکی وە کورد بوو؟ واتە خەڵکە کورد کێس؟ کێ بوون ئەم خەڵکە کوردە؟ ئومیدیان بەستووگە کە ئێرانە دموکراتیک بوێت حقوق ئەمانە ڕعایەتێ. Will be preserved, their rights will be recognized by the society, by the new constitution, by the new constitution. حقوقيان أنا أسرد للايانا جامعة ولا لايانا قانون أساسي جديد. دوشاو أغاي عبد الله موحتەدی دوشاو أولا أم كرد كيس كوا هو بيبستو خوتي حيز ديمقراطة كيس کاورای ئینگلیسی حیرەتەکە لە میزانە کەریەتیەت و ئێوە دیتان کاورای ئینگلیسی تووشە سەرسوورمان بوو. ئەوەڵ دەفە بە ئێترافگیری لیان دەسی پێکردوتی ئیدعاکانە ئێوە ئەمەسە دروسە ئەمیش ئیدعاکانی تەئید کرد وتی دێ باوەڕەکەی ئەم دەلایلەی کە تۆ مەترەحەکە ڕەبتی وە کورد نییە تیانە یا ئەمەیکە گوم بووگە لە جەریانەکە. یعنی درۆزنی عەبدوڵڵا موحتەدی دەرخست کاورای ئینگلیسی وا درۆزنیە تۆ دەرەخات. ئەی بۆ تۆ ئەوەنە ئیدارەی پۆلیس دەنگە زەبت ئەکەن ئێژن ئینتەرویوت لێ ئەەکەین لە دادگا عەلەیه دەستفادەیەکەین. یعنی هەواسە بێت تڕەهات نێژی ئێمە سوعالە لێکەن لە دڵم تڕەهاتە کە تۆ ئیژیتی وەختێ نەتایج عەقلی منتەقی نەگرت تۆ مەحکوومەویت. تۆ حتا بەیانی بەقیژێنە کاورا ئێژێ you are guilty. تۆ محكومي تو مقصري. متوجه بوين تاقرا اوكي بابروني سر بندێکی تری 24 دقیقەس من وەختم کەمە تیکەیەکی تریشی وەکو مستاق تێرم و لەسەری ئەوێسم. Accept each other. You have to strike a delicate balance between the aim in Iran. They have to open up to and be ready to cooperate with others. About diplomacy. خب بزانن بۆ مردمە عادیە کە سەوادی نییە دووچارە شیک بوودەگی و فتیشیزم بووگە مهمە کە عەبدوڵڵای موحتەدی چووگە هارتاڵ کە BBC خەریکە BBC ئینگلیسی قسەکە. خۆ مهم نییە چ محتەوایە لە کەلامی ئەداتە دەرەوە. من چاوم تێوگە کاورا کامنتی دانیاگە ئەکسەلەنت ئەوێکی ئەحمەقەکان هەست سیروسە مەلەکوتی لووسکەڵەکە نووساگەشی very successful and excellent interview جداً بە کامە مەعیار بە مەعیارە تڕۆکردنە عەبەی موحتەدی بە مەعیارە تڕۆکردنە ئۆپۆزیسیۆنە ئێرانی جداً
إدامة أديمزان عبد الله مهتدي تشي جيت. Spend a lot of your life on the road in Washington, in Brussels, in all sorts of political capitals, trying to rally support. خب اجتو أكثرية عمر أخوت لواشنطن بوجي لبروكسل بوجي للرالية كابوجي بناو الدبلوماسي كبتواني سابورتك بيريت. Both for the Kurdish Iranian position, but also for the wider sense of an opposition. بو موقعية كردكان إيران ولو وضعيتي في جورترا بو أوبوزيسيون إيراني بعبد الله مهتدي يجي. To the Islamic regime. The Iranians say actually you have become a puppet of Israel and that there is evidence that you send agents working for it. إيرانيا كان إيجن تو بابت إسرائيلي بابت يعرو سكايا كز إيكي تناود دس تكان أديكا ورقص أكا دسكا تكان أخوا أو بابتا تو دسك القصو قنيا أو إرادي كي لخوين يمد دس تو استكانيا دام بابتا إيجي دولة إيران إيجي تو بكي تو بابت إسرائيل عروسك دس لقن إسرائيلي بزانا داني أوروبايا زاني مقصبوكا داني أوروبايا تواني لتو قبولكا كتو عليها ولات خوات شركي عليه الدولة أخوات شركي بلا أم شرة أول دفع لسر شانه وقدرة مردم أخوات دان رياقة بعدن أكبيته أويك نظرات مثبت ديگرانك برامبر بحركة مردم بخود جلب كي يا حاكميتكي إيزولب كان يا حاكميتكي ترد كان يا أميجوار بون كتو ألترناتيف دوايم حاكميتي تا بلا مناتوان خيانة قبول كان كتو تبديل بوي بمأمور أمنيتي دسقاها أمنيتي ولاتي كيتر وخيانات بكي لمردمكت بأوي كتو مشروعية الرجيم حاكم سندويت. أوكي يجي دولة إيران ولي واجي وتو يجي تو بابت إسرائيلي خب يست مع شي جواو محكمة كان يبكن. Israel to Iran on sabotage missions. Is this true? No, it's not true. وحتى ايوا ايجنت يا نيرو تانياغس اختيار اسرائيل بو كارهاي خرابكاري لداخل ايران. Iranian regime have always tried to portray the Iranian Kurds as violent secessionists, agents of foreign. دولة ايران دائما تلاش اكاد كبورتريك تصويرك لكرد ايراني بعنوان عناصر ترور عناصر خرابكاري دولتان بيغان نشان با. بزان آغيان ولي كان ما بروتا آخر لآخر توزيحتان بودم مثال دم خزمتان تو وقت دس أويت أصلحة وأحيانا كرد قومي اتنيكيتو شوار أستانا كردستان دهس حدف أولتو أمسا مردمتو من لدى وحكومة مركزي من لدى وحكومة الداغير كر هدف أولتو أمسا لذا جنگي كي سراسري بر عليه حكومة داغير كر خيطري نايلي يك دقيقة حكومة داغير كر لخاكيكا كمنتسب بتوس آرامش و آسايشي بيوكو كاريكي لندي كان قرديان دادگاي أتقينيتو لولي مراسلاتي أتقينيتو جادة بيلي أتقينيتو تو كارد أمنية رفاه دس بركي تو كارد أمسا دجمن دركي ريغي لوجستيكي كقطارة كبيلا كجادس أتواني تانكي بيو بيري خلق توب كابا كويلة أي تقينيتو مجبوري أكي بهيسر أدوات نظامي بيريت سرچاوي أو سرچاوي آزوقيان لي أوريت تو چنان نا أمني أكي دولة إيران بهاي ملياردي بان نتواني مسلط بيو سر چوار وستانا كاورا إنجليسي واتي أقات لچتي كتو أميجي ولا دولة إيران غري كيسي بيجي إما بياو كجين نا والله تو باغباني تو أوديري قولان أكي ها عبدو أهم خالد عزيزي ودولة إيران وزور قريك كيسي بيجي مزد انقلابي countries. This is a lie, and they accuse everybody whoever is dissident, whoever has a critical point about the regime as being agents of Israel, and they. اجي
هەر کەسێکە نەقدێ لە دەوڵەتە ئێران بکات دەوڵەتە ئێران ئەی کاتە جاسووسە ئەمریکا و ئیسرائیل ئەی بۆ عەلی خامنەی زاتی نییە من کاتە جاسووسە ئەمریکا و ئیسرائیل عەبدوڵڵای موحتەدی بۆ زاتی نییە ئاخیزە کوردەوارە سەر بەخۆ بکات چون ئێمە مەتنە ئینقلابیمان هەست چون ئێمە توانە نەقدە دەوڵەتە ئێرانیمان بووگە چون لە سەبح تلوعە نظامە سڵتەی جەهانی لە شێوەی مۆدەرن نەزمە بازاڕیە ئێمە تەحلیلمان کردگە دەوڵەتە ئێرانی لە خۆی و ناتوانێت بە ئێمە بێژی ئەمریکایی ئێمە بە دەوڵەتە ئێرانی ژین ئەمریکایی ئێمە ژین عەلیە خامنەئیە بێتەبارە بێڕیشەی نامتەعەلق عەلی وە دەسێکی کوچە و عمرە 70 ساڵە بدونە هەبوونە هیچ پرینسیپێکی تاریخی کە ئێرانیەتی ناوێ تۆ چۆن بەرئەریکەی قودرەتە ئەم وڵاتە دانیشتگی و چۆن خۆسەجێرە قنە ناکێشن و ناوتۆپێنن سوالەکەی دەوڵەتە ئێرانی ناتوانێت بە ئێمە بگرێ وەلی تۆ 40 ساڵە حرفەیی مەفت وەکو کاوەڕ ئەلەوەڕی توانە نەوگە یەک جملە بیری تێ دەرەوە ئەم حرەکەتەی دەوڵەتە ئێرانی باتڵکەی لەبیرە تێ لەسەر ماجەرای ڕامین حوسێن پەناهی داوا دەکرد ئێعدامەکەی 2 مانگ بخەنە دواوە تا لە لیوی تەئیدیە بگرن کە فعالە حقوق بەشەرە فعالە جامعی مەدەنیە و لەبیرە تێ خب ئەمانە ئستدلالاتە ئەم ئاغاسە ها دەوڵەتە ئێرانی زات ناکە نزیکە ئێمە بێتەوە United States and Britain, of course. Do you have any talks with Israeli officials? No. Never. Never. You never have had? No. At all? As far as I'm concerned, as far as I know. But what about... اوكي تو تك اسرائيل اقصى نكرقه حج وقتك حج معمولك اسرائيل اقصى نه تاويك من ازانمنا اي تاويك تو نازاني شي سؤال لخوتك تو بشيكي شهز لخوتا خود نزاني اجي باوكي لكركي برسي الرولة تك جنا خفتكي وتي نولا نبخوا نب في غمر وتي الرولة سواري قنا بوغن توزي فكري كرده وتي وكرچا حيزي داكتا نتاويك ممزانمنا بابا سؤال در مورد خودك تو ایسه در مورد نیوی بدن ازانی در مورد نیوی ترین ازانید عجب The associates in your party, Kamala? No, I don't think so. And just... اي اگر كسك بحزبكي توا اجينا فكناكم I don't think so فكناكم On the United States, you were in Washington last October. You said, I am worried about the pressures that are exerted against us inside Iraq, and we've discussed that. And you said, I would very much like the United States to intervene. اوكي تو سبتمبر گذشته ل واشنگتن اوتد که برانبر به موقعیتی که وفشاری که بودن پیشات که تو دعوا اکیل امریکا دخالت که کاورایشی Really? You want U.S. intervention? I mean, after everything that's عبدالله متدی تو دخالت ایالات متحده امریکا تکرده happened in recent years. No. Let's be clear, not in Iran, not militarily. No, but اجي بس واضح وين عبدالله متدی من منظور ما ونوقع لإيران نموت كبسولة النظام دخالت كات even in Iraq, you want them to help you in Iraq. كاورا جدي حتى لعراقيشا تو دعوات كركا يارمتيتان بن لعراقيشا Do you? I mean, how would that look to Iranians or indeed to Iraqis? اما شون انويني لبرشاو ايرانيا كان هروا ابو عراقيا كان كتو دوال امريكا كيكو مكتانكا Yes, we need the international protection because Iran is... بالي we need international protection بالي اما حماية بين المللي مانقركا protection باراستنا بين المللي مانقركا عبد الله متديجي ايوه تايسر بيستك دانا كسي بيت كريه تشوركا كريه خوي تشورا چون تشوروي اما لتول مصاحبكا كمان لي من دا اجى نيرو مسلح مان هاس اجى نيرو مسلح مان او انا هاس كايما باريزي اما نيرو مسلح مان قالك چون جمهوريه اسلاميه حدودي 400 نفري لايمي لاقليم كردستان كشتغا ايستو نيرو مسلح هاس
تۆ قەرارە خۆت بپارێزی ئەسلحە واوە دەسۆ خۆت ئەسلحەکەن یاگە گیرفانێژی سەربازی ئەمریکای بێت و پارێزی کاورا خەریکە گەوجێبی is killing us, our families, our ئێران ئێمە ئەکوژێ خانەوادەکانمان ئەکوژێ باوتۆ نیروی گریلای مەگەنیەی بزانە خۆ قوربانی پنداریەک کە فکرەکە بە ئەگزەجەرەکردنە ئەمانە دنیاتیتە کومەکی وەڵا دنیاوە کە ئەزانی دنیاوە خوێڕی دەزانی دنیاوە حیزە ئەزانی مە کلاشینکۆڤ نێوە دەسە خۆنۆکی تیانیە مە ئێلامە جەنگە نەکردگە بەرعەلەیە دەوڵەتە ئێران دەبوو جەنگەکە ناوەیتە بەرەو ئەو چۆن بێباکانە تێ لە تۆ ئەکوژێت تۆ جورئەتە نییە بێباکانە بڕۆی لە ئەو بکوژیت بابا وە کاورەی هەورامی وتیان وامەکە وتی مەردەی زیاتر گونێ مەگێران کاورای هەورامی وتیایی کەم مردن زیاتر خۆ گونم ناگرن تۆ حرەکەت بکەی هەر ئەمری حرەکەت نەکەی هەر ئەمریت دەی بۆ حرەکەت ناکەی targeting our schools, our residents. But you can't afford to be seen. targeting our schools, our residents لاز لەو درۆ مەدارسمانە کاتە هەدەف مردمانمانە کاتە هەدەف Puppets of Washington, Not can you? puppets, but protected by کاورا ئیژید ئای عەبدوڵڵا وتەدی تو بووی تۆ عەروسەکە دەستوەقن کریاگە واشنگتۆن کاورا ئیژە حکمی داتەوە تۆ پاپەتە واشنگتۆنی ناژە کەسێکی تر وتیا خۆی ئیژیژە ئاغاگەن تۆ پاپەتە واشنگتۆنی the international coalition who are in Iraq. What's wrong with that? ئێمە داوامان کردگە لە پەیمانە بینالمللی لە ئێمە دفاعکە what's wrong with that بوەخشە من ئەم نەمایشمەداها دقیقاً واوە لە مەوزع ئیستیسالە کاملە و فشاری وات عەبەی مۆتەدی وتی what's wrong with that چ مشکڵێکی هەست مشکڵەکەی وا لە ئشکاڵەکەی عەبەی مۆتەدی مشکڵەکەی زانی وا لەکوێ مشکڵەکە وا لە ئەوەیە کە تۆ هێزە چریکی ئەسلحەوە دەسی لە شەڕ ئیمتناعەکەی نەوەگەرەکە شەڕکەیت کاورایژی گەوا باوک دێ ئەم ئەسلحەواوە دەسی تۆ چ دەردێگە خوا معلومە ئەو تێ تۆ کوژێت تۆ بۆ ئەو ناکوژیت ئیستا کێ ئستدلالی کردوتی قازی محەممەد خۆی دادەس و کارە خاسێکی کرد با خەڵکی مەهاباد نەمرێ بڕۆ مستدالەوە ئینگلیسی بێژە کاورای ئینگلیزی تفەکاتە ناو چاوت دێمە توێژیتی مناڵەکانە برلین نەمەشیایە شەڕیان کردایەتە کە ئەرتەش سوورە چون ئۆڕەدی شکستیان لە خوارد وەلێ مناڵە 12 ساڵەکانە برلین 2 هەفتە ئەرتشە سوورە تحادە جەماهیرە شەوروی لە دەروازەکانە برلینادا بە ئەرزە 12 ساڵیان و 11 ساڵیان و ئەها مردمتان لە ئەقڵە سەلیم حیز کرد ئێوە بە تەلفیقکردنە زندگیە فەردی تەکە زندگیە جەمعیە و استخراجکردن نەتایج لە خەوفەکانە فەردە ئینسانە نەتیجەی جەمعی حاصڵەکەن مردمە کورد جەمعەیەکە لە ئینسانەکان هێز جەمعی حیزێکی خێری گەورەس ئەم هێز جەمعیە ئێشی لە بەرامبەرت تەهدیدە بێگانە بوێسیت ئیمکانیشی هەست لە بەدەنەی ئەم مردمە بمرێت وەلێ ئیرادەی نەمرێت قودرەتی نەمرێت دەسەڵاتی نەمرێت شکۆی نەمرێت وەلێ ئێوە ئەمە کەنە فەردی لاوە گشتمان گەرەکمانە زندگیکەن بەڵێ ئێمە گەرەکمانە زندگیکەن بۆیە نەمانگەرەکە بەردەوین بۆیە دەوڵەتە گەرەکە کە عەلا ڕەقمە تەمایلە فەردیە هەر ئینسانێک لێی ئەرتەش دروستکە و لە مقابڵە هێزە بێگانە بیوێسێنێت ئێوە هەڵەگەڕێنێژن چاری دەوڵەتی ئێران ناکەیت ئێژی ساڵە 1996 بۆ معاهدەتان تەکە سەردار فڵانە سپای پاسدار ئەمزاکرد ئێژێ پێشمەرگە لە ژێرە فشارە بوو لە ژێر تۆپباران جددان دەی پێشمەرگە مەگە نیروی شەڕکەر نییە گۆم هەرچی قوڵتر وێ مەلەی خۆشترە ئیستە مەیدان پەیا بووگە کەلاک بخەی لەسەر کەلاک ئێژێوە بڕنەو مەم کوژن لوولەکەم تەنگەوە کڵەشێنکۆف بم کوژن ئاشق وە جەنگە
باوەڕەکەی تۆ لە مۆقعیەتە شەڕ دەرەچی وەختە فشارە بوتیت باوەڕەکەی ئێژێ هەرچی ئەگەنێ خوێ لێدەنوەی و حاڵە ڕۆژێک کە خوێ بگەنێ باوەڕەکەی تو ئەسلحە گرکەسەت دەسوت تۆ شەڕکەی ئیستە تۆ خۆتی ئەقوچێنی بەر لە گشت کەسێژی وەڵا شەڕ خراوە ئەسلحە بۆ گرکەسەت دەسوت ئەسلحەکە بگرم شیافۆکەم 2000 سپێونە کەسیف لە قەندیلا دانیاگە وەکو ئەنتەر شەو ڕۆژ خەریکە ناوقنە یەکترین بۆ لەوێ دانیاگە چه غەڵەتێکەکەن کاورای ئینگلیسی وا تێکات تۆ ئەلام شەڕ سەراسەریەکەی بەرعەلەیە دەوڵەتە ئێران بەرعەلەیە ئەشغاڵگەریە دەوڵەتە ئێران کورام مردمە ئەحمەقە وا خەڵەتیاگە حکوومەت ئیقلیم نایە جادەی بۆ بکێشی باویجان تۆ مەسعود بارزانی ئەحیانەن کارکردی ئەمەسە توانی گەسی بەسیجێکی عمومی دروستکە لە ژێرە ئەوەی کە سەروەریە بۆ کورد دروستکە نەجادەوە بۆ ئاسفالتکە قرار وەجادە ئاسفالت کردوونیە ئاغای مەسعود بارزانی زی سەلاح نییە بێسەوادە حیچێ سەردەر نایێری لە مهندسی ڕێگە ئشێ بنێوی لە کلکی فڕێوەی تەولاوە ئاغای مەسعود بارزانی و دەردە دروستکردنە سیستەمە خەدەماتی ناخوات باحتمال فرا ام اشي بروافقه لسر وتر دروس كردن مردم كرد مردم متعين كرد دروس كردن السروري وادبيات فاخره بو كرد تانشاندان جيجا بي واقعي مردم كرد دم گوي زمينه شكاكا تو كار كردك يقوري استكار مسعود بارزاني امسا پول بدزي لخلقي بشبكه لبين خلقي جدا ام بيجن كارو كردي واقعا تقسيم بوجه تقسيم موچه برابش بويا بيتانم ود امانه جرأتنا كان وحيد زوان خارجي قصب كان كاورا استحكم داوتي تو بابتا امريكاي تو بو دوا امريكا بارزي كاورا يجي عصر درونه مانكوجي معلومة دولت بو خاطري وي ارادي تو بچميني لهر ابزاري استفاده كا اي تو بو لهر ابزاري استفاده ناكي او غير كيسي تو بترسيني تو لما مواجهه بكيشي تدواوه اي تو بو كاري ناكي او بكيشي تدواوه او دروني هستو خاكاس او ارتشي هستو مردماس او پادگاني هستو شاراس او احيانا غير كيسي بسر مردمه مطيعي كحكومتك مردمه كي كتو نامطيعيكي تو بۆ هاتی وتە ئێمە تارانمان پێ ناخرێ بە عنوانە قەومیتنی کێ بۆ نەتوانی وەستانی کوردستان نائەمن بکەین مەگەر تۆ نەدەوت با ئەمنیەت دروستکەین توریزم بێت تا لە هەورامانە پیاکان لە هەورامانە فێرە گەوادی بوون فێرە پوڵ توریست بوون ماڵەکان بەنە ئیجارە کەنیشکیان بۆ بێرن تریاک و ویسکیان بۆ بێرن تا بوون و گەواد دەی گەواد دەوێتەوە نیرو بۆ خۆی دەوێتەوە نیرو بۆ تۆ دیتە کاورای ئینگلیسی لە تۆ حاڵی ناوێ ئیژە تۆ قەحبەی کوێی عەجەب باوەڕەکەی من کوردێکم بان کردو ئەمە خەڵکە بەنگلادێشە چۆن تۆ نیروی نظامی جمهوری ئیسلامی پەلامارە ئەدا پەلامارە جمهوری ئیسلامی نادەی بۆچی یەکەی لەو ئوردوگا مەگە تۆ نیروی نظامی نییەی مەگەر تۆ ئیستێژە عوزفگیریت لە کاناڵە چریکسازی و ئاموزشە نظامی ناڕوات چین ترۆتسکین ئەندامەکانە کێن ئەندامەکانە تۆ کێن ڕۆزا لوکزامبورگن ئایزا بەرلین کێن بجوز ئەوەی کە کڵاشینکۆفی ئەیتە دەستیان شتێکی ترە هەن مەگەر چیەکەن مە چریک نییەن چۆن تۆ مەشی موسەلەحانە نییە ئێمە سڵحە بۆ گردکتە سەدەسەوە عزيز كارتو أمسا نيات الدولة حاصل نويت بيشويني لي هم اللي قشتان بشيوان دقا نعلم بالبيتو تكان أخوي كريتي درخم تكان أخوي خيانة دركم نعلم حالة خاسوي نعلم استقرار بياكي مشتي جندتان برقز بارلمان أوروبا قنتا كان دي چو قويق أخوي أدي بزام چو قويق أخوي لنا والدليا دادی بزنم یعنی کاوری اروپایی سوار هواپیما اوی استاروات پاستور بمبارانه که جدن چو گویگا خویتا که پیجاکا لوی مشتی جنده و فاحشه و رشکن و سپیون و گوا و بیدایکو باوک دوری یکتری جموگن چیکن
بابك جان أم قسانة من بتوية كم ها كاورا إنجليزي تروتي كرد كاورا إنجليزي حيرتي كرد إيوة چنان أقل مردمة إيمتان سقط كرغا أم حبا كايكي قشتي فيري بوغا بوي من مجبورم 2000 جمين بامو كاورا تا كاورا بنشين مسألة جي جنده تو چوكي دا پارلمان أوروبا چه اتفاقي كفي چه اتفاقي كفي استتو 3 مليون نفر هاورقس خيابان جميتي تمام ميدياي جهاني والا اوي تا پارلمان أوروبا مجبور بين الشست استراري بكات بربكارسات إنساني بقريت جدا تازه من بو فرموله كإمكانية يستو حزي بيبكي بيجي واسع قسم كرد چیه که ساختمان پارلمان أوروبا چیه که أروين قصة إرادة براستي إما يقدر مثلا شو يكتان بي أخريد ده إستا پنجا قواد ديمقراط تكا هجدة جندي كوملا تكا 1000 دانا حيزة بيكاكا أو يكتان قل شو يقخون دا دي بين ميدان وبزانم شو يقخون أما التظاهرات الكردية كتان بو وابو حقوق الجنان بو شربتك وكرد هاز أما التظاهرات الكردية كتان بو وابر عليها فساد إداري بو ديما شربتك وكرد هاز شربتك وكرد هاز كاورا إنجليزي بيتي وشربتك وكرد هاز كر بابا فاسد وكر فاسدين حيج غلطي كتان بين ناكري إيما إيومان خنكان هرشي من ماچون ختم كلاما قالك من وإنجليزي قصب كم 1000 إنجليزي للدنيا وبيت ووصل بيبا خيزة كردوار سربخو إرادة خوم أنوين متحميل كم بالدنيا من وقت لقى كسيك عدس ويخبهم شرب كم تا آخرية روم مرقي في تحميلكم ما طلم كوران نزر با كمن كاري كردم أخلاقي أو سك من كويلنا بنبحر قيمتي خالد بو دايمن دبران بر سباها إيران ويسيان بوشي صلاكم لسباها أمريكا فرقي چيه چقول لي جيسي إيراني بتقي چقول لي جيسي أمريكا فرقي چيه أوي بيت بردمم أي حرم وأي درم شو فرقي كيس بابا ايوان مشتي حيزة كرة حيزن واو هر زواني قصب كان خلقي كلكتان بو أوات مسخرتها نكات مسخرتها نكات أما أوجه قدرة عبي مهتدي بو كرد باس ومصاحبي إنجليزي كاولا إنجليزي تروي كرد أما أنا حروا ذهنية مردم إيمان فاسد كرد بويا خلقك بالنتائج استنتاج زندگی فردي حكم جمعي أدا بويا بإدراكات حسية بواسطة حكم جمعي أدا وأم كاولية دروس كرقلنا ومردميما سروبندي الرفراندومكي إقليم كردستان جماعة متفكرة سليماني أيانود أو تماتما بونامي إن النايد لبرسا أمرين أما روي كتريشي هاز كاورا دولة إيراني أحيانا دلي واو صادرات تا دولاري بوبيت أولين كسي كفشاري بوتيت كارخانة هاي إيران كنات وان المحصولاتيان بفروشن دولار ودسبيرن تا چرخي كاريان بروات الريوان دولة إيران وقت بلامار خاك إيما با أوني كلا إيما أكجي لأبيش أكجريت أوني كنيات إيما حاصل أوينيات أو حاصل نابيت أوني كأوغلك اقتدار مشان با إيما اقتداري أشكيني أوني كأوغلك يسي بيجي همه چيز آروما من چقد خوشبختم إيما نشان يدين حتى اشتا داغانا وأو خليك الزهر كريتنا ودمي بوشي أمروي داستان تانا نود بو فكرك انداني لتاران ولا شيراز وبيت فرق قارمانه ولي اما قارمان نين او بتوبينين دايك او داغدار بيه بتشيقين دايكي بو بيدوابو اما ناتوانين زندگي تاراني بشيوينين لآرامش فاحش قريا بيت درو ها
کی بوو ئەم مردمەی ئێمەی وا تەسلیم کرد تا سەری ئیستە لە گەوادی دەراتکە. دیتان کاورای ئینگلیسی پێتان پێیەکەنیت مەسخەرەتانەکە. دەیسە تۆ چوویتە پارلەمان ئەوروپا چه اتفاقێکەکەفێ چه اتفاقێکەکەفێ. ئیستە پارلەمان ئەوروپا سوحا قانون تەسوی بکات بە تەرح دوو فەوریەت و وزەرای ئومور خارجی کشوەرای ئەوروپای لە دەوری یەکتریا جەمەون بۆ حمایەتە قنە مشتێ جندەیەک قەندیلی ئەڕۆن تاران ئەخەن. واقعا واسە جدا واسە. واقعا نظام سلطة دربنا كجنة الروسرية داتا سريايانا نظام سلطة أكثرية جنان إيمي بفاحشجي كيشانغا فرقين أكا لجيلة شادر بيت يا وروتي بيت دو إما قبحين ماغا قبحين ماغا دو إما قشتي مصرف قراس دو إما قشتي سلوكانية دوای ئەمە گشتی بەحرە قیمەتێکێکی پوڵ بەدەست بێنیت. ئەمە مقدمەیەک بوو بەر ئەو نەغدە تا ئێوە بفەهمن لە عەقڵ سەلیمە مردمە ئێمە چه اتفاقی کەوتگە. چۆن ئەم مردمە ئێمە خەسیاگە و کاورای ئینگلیسی حەیرەتەکە ئەمانەوێنی بزانە کاورای کەرە ئێرانی تێتەگراتە کە ئینگلیسیەکە هەنووز حیچی نەوگە لە خۆی وەتێتە ئاش. I hate Islam. من الإسلام قيمتي. They are Islamic people are terrorists. خلقي مسلمان كشي terrorist. فكرك كاوري إنجليزي تماشي أمك أحيانا جرمانيك أوينيت. لحوزي تمدن مسيحية. مثلا داني قندمقون الرنگ بيس وكو من الشكل هندي كره. تولى مسلمانة بالقوة تيروريست ناويني ام فرق كاتبي دي قرانا بويا كاورا انجليسي هالمسخرانكا حوا السخيف ان وينيت چونتو اويك العقل اقزري حيتشي كي تكا منطق الزوانية ام زوان قال اللاتين ناخوات تجمن معنايس دفاع معنايس تحميل إرادة كردن معنايس ولي إيوة بدروس كردن مردمة إيوة إيمة بعنوان قرباني فرهنگ لمردمة إيمة نشاندن كفرهنگ فاحشگية فرهنگ شرف نية مردمة إيمة يتربع شرف نية كسي توهيني بيبكات بروا حري دريت مردمة إيمة يتربع عزت نية كسي توهيني بيبكات قماروي بدات مردم إيمة فاحشاز بمكاري إيوة كرتان وحزكا بابا قرباني بون توين بام بيك ما الديمقراطية إما الديمقراطين أما عزيزم أما شان الزوال جامعي بشرية دا استبرون جندي بكن لبرلمان أوروبا بزام كيو يقرن دابزانم كيو يقرن إيوة بمكار خوتانا إدامة بن إما بكار خومان ولي أتان كين عبرة التاريخ دمو دانا ورد بوتانا هارين وأي شوينن هر إيما قدرتين وأرباب أمريكايو تشوكمان بودا أداد وصلام وصلاوات ناومان أوات شوار مشخيلة بربيمانا دا أنيشيت هوساري أكين واتو استحاضريت والدربانية توالت كارمندكي دستا هزارم وزارة أمور خارجة قبولناك لا يا وخوش